بسم الله الرحمن الرحيم. إذا وقعت الواقعة ليس لوقعتها كاذبة خافضة رافعة إذا رجت الأرض رجا وبست الجبال بسا فكانت هباء منبثا وكنتم أزواجا ثلاثة فأصحاب الميمنة ما أصحاب الميمنة وأصحاب المشأمة ما أصحاب المشأمة والسابقون السابقون أولئك المقربون في جنات النعيم ثلة من الأولين وقليل من الآخرين. بسم الله الرحمن الرحيم. سرتا بخيرات دان دكين دستان خوش بيت اما لالقي سورين دزگای نوری حکمه ساڵانە دوای کۆتایی هاتنی دەوامی قوتابخانە هەڵدەستین بەکردنەوەی خولی هاوینە بۆ پەروەردە و پێگەیاندنی منداڵان. سپاس بۆ خوای گەورە ئەم ساڵیش ئەو خولەمان کردەوە کە نزیکەی 2 مانگونی زیاتری خایاند و نزیکەی 200 قوتابی بەشدار بوون. لەم خولەدا کۆمەڵێک وانە خوێندران هەرێک لەوانەکانی فێربوونی پیتەکان و قورئانی پیرۆز و بنچینەکانی ئیمان و ئیسلام و ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ کۆمەڵێک ئاداب و ڕەوشتی ئیسلامی. و سپاس بۆ خوای گەورە ئەمڕۆ لە ئاهەنگێکدا کۆتایی بەم خولە دەهێنین. دەستخۆشیم هەیە بۆ دەستگای نوری حیکمە بوو مامۆستاکان و هەروە لەم خولی هاوینە فێری زۆر شتیان کرد و فێری پێغەمبەرەکە دناسە و ئەم شتانەیان کرد و پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆن لەدایک بوو. هەروە دەستخۆشی لە مامۆستاکانم دەکەم و لە ئادابیش فێر دەستنوشتن بووم و فێری زۆر شت بووم و کە مامۆستاکان فێریان کرد و دەستخۆشی دەستگای نوری حیکمە دەکەم و دەستخۆشیش لە مامۆستاکانم دەکەم. فێری شتیوان بوو فێری زانیاری پێغەمبەر دووری خوددا لەسەر بێ فێر بووم چۆن لە جیاوە لە تەمەن چەند ساڵی باوکو دایک و شتی لێ مردووە لەجێ وحی لۆ هاتووە ئەو شتانە زۆر فێر بووم و کاتێک من نەهاتوومە ئێرە من هەموو کاتەکانم بە فێرۆ چووم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير خلق كلهم. محمد باسط المعروف جميعه محمد صاحب الإحسان والكرم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير خلق كلهم. پیدا بوی لو هارما لو خاک وشکود ما هزار شکر بو خدا روانک رای بو اما. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير خلق كلهم. يا ربي بالمصطفى بلغ بقاصد لنا واغفر لنا ما مبارك يا واسع الكرم. فێری قورئانیان کردم فێری زانیار و زانیاریان کردم فێری ژیاننامەی پێغەمبەریان کردم. زۆر دەستخۆشی بۆ مامۆستاکانم ئەەکەم کە ئەم ماوەیە زۆر بە ئێمە ماندوو بوون. هیوادارم هەموو دەمێک سەرکەوتوو بم. فێرە زۆر شت بوومە قورئانم خوێندیتەوە یعنی ئەمن زۆر بە زۆری قورئانەکان نازان فێریان کردیمە. دەستخۆشیم هەیە بۆ مامۆستاکانم فێری زۆر شتیان کردم قورئانم زۆر فێر بووم فێری ئادابەکانیان کردم چۆن بچمە بێم بڕۆم و بۆ مزگەوت بێمەوە. ئەمە لێرە دەستخۆشی لە سەنتەری نوری حیکمەش دەکەم بە تایبەتی مامۆستاکان فێری قورئان و پاکان ئیسلام و ئەوانە. حبيبي
يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي خير خلق الله حبيبي نور عرش الله يا الشفاء بخشد لي مؤمن وعاشق يقيم بولم خدا خوي ناوي ناوي بعدم آيات الشفاء والله حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي خير خلق الله حبيبي نور عرش الله الله حياتي من وصالته مماتي من فراقته